زیندانیانی سیاسی توێژێکی دەگمەنی نەو کۆمەڵگان کە بە ژیانی خۆیان بە گشتپەتی سێدارە و گول لە باران و ئەشکەندەدا چوونەتەوە کەچی لە مافە یاساییەکانمان بێبەش کراوین مەخابن ئەگەر ڕێکخراوێک بەناومانەوە قوت کراوەتەوە پیاوانی حیزب دەستیان بەسەردا گرتووە بەڵام نابەرپرسیارانە لە ئەست خواست و داوای زیندانیان وەک پێویست بەرگریان نەکردووە خۆیان بێدەنگ کردووە و جگەلەوە شەرعیتان نەماوە بەوەی خۆیان لە کۆنگرێ دزنەوە لە هەمان کاتدا ڕێکخراوەکەشیان گەندەڵاندووە و مەحسوبیەت و منسوبیەتیان پیادە کردووە ئێمە لێرەوە سێ داواکاریمان هەیە یەکەم یاسای ژمارە چواری تایبەت بە زیندانیانی سیاسی عێراق پێویستە لە کوردستاندا جێبەجێ بکرێت بە تەواوی مافە یاسایی و شایستەکانیانەوە لە پاداشت و مەنحە بۆ سەرف بکرێت و هاوشێوەی زیندانیانی سیاسی هەموو عێراق دوو کۆنگرەی شەرعی بۆ زیندانیانی سیاسی ببەسترێ سێ لیستی زیندانیانی سیاسی لە کەسانی ناشایستە پاک بکرێتەوە ئێمە ئینکاری لەوە ناکەین کاتی خۆشی وتومانە زیندانیانی سیاسی ڕاستەقینە لە کوردستاندا ژمارەیان لە 9 تا 10,000 زیاتر تێناپەڕێ ئێستا 15-16 هزار زیندانی سیاسی یەکلا کراوەتەوە و لە حدودی 30-40 ماوە یەکلا بکرێتەوە و ئەمە پێمان وایە خەڵکێکی ناشایستە خەڵکێکی نازیندانی خۆی تێ هەڵکێش کردووە دەبێت پاک بکرێتەوە لوژنە پێک بێەوە ئەم لوژنەیە لەو کەسانە پێک بێت کە لە ساڵەکانی بەربووندا بەسەرەوە وەجبات بەربووە ئەوانە دەزانن چه زیندانی بۆ چه زیندانی نەبووە خاڵی دووهەم تا ئێستا ئێمە تێکۆشانی زیندانیانی سیاسی بۆ بەرجەستەکردنی دیموکراتیەت بووە بەداخەوەم تا ئەمڕۆ کۆنگرەیەک بۆ زیندانیانی سیاسی نەبەستراوە لە کاتێکدا بەڕێز مام جەلال بودجەی تەواوی ئامادە کردووە بۆ گرتنی ئەم کۆنگرەیە بۆیە لێرەوە داوا دەکەین بە زووترین کات کۆنگرەی زیندانیانی سیاسی ببەست.